دۆناڵد ترامپ لەلایەن ئەردۆگان و ناتانیاهۆدا لە نووسینی خەبات کووردا لە هەر کون و قوشبنێکی و جیهانە بۆنی هەڵگیرسانی شەڕهات خێرابیرت لای ئەردۆگان بێ بە پڵیتێکی ئاگرۆ بگاتەوە ناوچەیە و ئاگری شەڕەکە خۆش بکات. 2 ساڵ بەر لە ئێستا و لە سەرەتای هەڵگیرسانی شەڕی غەزا ئەردۆگان هۆکاری سەرەکی درێژە کێشانی شەڕەکەی تا ئێستا. پێویست ناکات بگەڕێنەوە بۆ سەرەتای هاتنەناوی ئەو زاتە بۆ ناو دنیای سیاسەت و گرتنەدەستی سەرۆکایەتی دەوڵەتێکی وەک تورکیا و پێگەی گرنگەکەی لە نەخشەی سیاسی سەربازی هەموو جیهاندا. بەڵام ئەوەندە بەسا کە لە ڕۆژهەڵاتی گۆیزەویەوە تا دەگاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا و تا دەگاتە پەنەما و فەنزوێلا و ئەمریکای لاتین لەو چارەکە سەدەیەدا هیچ وڵاتێک و پارچە زەویەک نادۆزیتەوە شەڕ و ئاژاوی تێدا بوو بێت و ئەردۆگان و سیاسەتە گڵاوەکانی و دەستگا جاسووسیە بەدناوەکەی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ خۆی تێدا هەڵ نەقورتاند بێ و ئاگری فیتنەکەی تێدا هەڵ نەگیرساند بێ. بڕوا بکەن لە بڵاوبوونەوە مردنی زیاتری مرۆڤەکانیش لە کاتی بڵاوبوونەوەی پەتاندەگریسەکەی کۆرۆناش دەستی هەبووە. لە 2 ڕۆژی ڕابردوو لە هۆڵی سەرەکی بارەگای نەتەوەیەکگرتوەکان زۆربەی سەرۆک و بەرپرسی وڵاتان بە وتارەکانیان لە یانگریخوایان بۆ بوونی دەوڵەتێکی فەڵەستینی لە هەردوو کەرتی ڕۆژاوە و غەزە دەربڕی. بەڵام ئەردۆگان بێرشکردنە سەر ئیسرائیل و هێنانە پێشەوەی ئازار و مێنەتەکانی خەڵکی غەزا هێندەی دی ئاگری شەڕەکەی خۆش کرد کە لە داهاتوودا حەماس و جیهادی ئیسلامی نەرمی نەنوێن و ئیسرائیلیش زیاتر ئەستوورتر و کەرتی غەزەش زیاتر کاول و بە هیچ ئاساری ژیانی تێدا نەمێنێ. وتارەکەی دوێنێی ئەردۆگان و چۆڵبوونی وەڵی کۆبوونەوەکان لە کاتی وتارەکەی ناتانیاهۆ پێمان دەڵێ کە دەوڵەتی فەڵەستین هەر بەخەون و خەیاڵ دەمێننەوە و قەت لە واقعدا ناچێتە بواری جێبەجێکردنەوە و هیچ وڵاتێکیش لە سەرگۆی زەوی نادۆزێتەوە کە فەڵەستینیەکان لە ئاوارەیشدا بتوانن بوونی دەوڵەتەکانی لەسەر ڕابگەێنن. چەند ڕۆژێک پێشێستا وەزیری بەرگری ئیسرائیل ڕایگەیاند کە 6 ئۆکتۆبەر گەماروی تەواوی ئەوەی کەماوە لە شاری غەزە تەواو دەبێ و ئەوەی لە ناو شارەکە ژابمێننەوە وەک بەندیخانەیەکی گەورە مامەڵەی لەگەڵ دەکەن و هیچ دەرگایەکی چوونە دەرەوە هاتنە ژوورەوەی نامێنێ و ئاسمانی شارەکەش بە یەکجاری دادەخرێ. لە دوای 7 ئۆکتۆبەری ساڵی 2023ەوە سوپای ئیسرائیل تەواوی کەرتی ڕۆژاوای کە بە خاکی فەڵەستینیەکان ناسراوە کردووە بە 2 کەرتەوە و شارەکانیشی دەورەداوە بە تانک و زرێپۆش و خەڵکەکەشی وەک بارمتە و بەندیخانێکی گەورە سیر دەکات. ئەردۆگان لە نی سەدەی ڕابردوو تاکە دەوڵەتێک کە توانی هەڵی خەڵەتێنێ و بە پارەکانیان فیتنە و شەڕەکانی پێجۆشدا دەوڵەتی قەتەر و ئەمیرەکەی بوو. تاکار گەیشتەوەی دەوڵەتە عەرەبیەکەنداویەکانیشی کردە دوژمنی ئەمیری قەتەر و پێگەیەکی سەربازی تورکیشی لە ناو خاکی قەتەردا مسۆگەر کرد. ئیتر باباسی رووسیا و ئێرانیش هەر نەکەین کە چۆن بە کودەتاکی ساڵی پار لە سووریا فریوی داون و شاربەدەری کردن بۆ هەڵوەشان و بە کوردان و لێکترازاندنی کوردانیش لە هەر 4 پارچە بۆ چرکە ساتێکیش درێژی نەکردووە و تا ئێستا شەر بەردەوامە بۆ قەڵاشۆکردن و لەناوبردنیان. هەروەکو لە سەرەتاوە باسمان کرد ئەو سەرۆکە بۆی زیاتر لەسەر کورسی دەسەڵات مێنێتەوە هەر کەس و سیاسی لایەنێک بێتە بەردەمی ڕێدەماڵێ. کودەتا خوێناوێتی ساڵی 2016 شاهیدا کە چۆنچۆنی گولەنەکان و جەنەڕاڵەکانی سوپای پێکۆڕاماڵی و دووەم سوپای ناتۆی کردە گوگەیگی لە ڕوولاواز. دوای ئەوەش دەمیرتاشی لە زینداندا خزاند و تەنها لەبەر ئەوەی کە نابێ پیاوی هەبێ لە هەڵبژاردنەکاندا مناقەسەی بکات. لە چەند مانگی پێشوش کە زانی دەرەقەتی ئیمام ئۆپڵۆنایە لە کونجی زیندان قایمی کردو. ئێستاش خەریکی هەڵوەشاندنەوە دەفروت و ناکردنی گەورەترین و بەتەمەنترین پارتی تورکیایە لە 100 ساڵی ڕابردوو کە بە پارتەکەی ئەتاتورک ناسراوە. ئێستاش هەموو چاوەکان لەسەر ئەوەن کە سبەینە لە دیدارەکەی ترامپ و ئەردۆگاندا چی ڕوودەدات. ئایا دۆناڵد ترامپ کامیان هەڵدەبژێرێ؟ ئەردۆگان یان ناتانیاهۆ یان ئاشتیان دەکاتەوە؟ چونکە دەڵێن کە ئەردۆگان دەیەوێ بە بایدەیان و سەدان میلیارد دۆلار قەناعەت بە ترامپ بکات و چەندین فڕۆکە تانک و زرێپۆشی ئەمریکی پێشکەوتی دەستکەوێ و ئاگر لە خەزێنەی دەوڵەتی تورک بەربدا و بۆ چەندین ساڵی تریش قەرزداری ئەمریکیەکان ببێت یان لە کۆشکی سپی ئەمریکا سبەینی هاوشووی سەرۆکەکانی چەند مانگی پێشوو ئەردۆگانیش ڕسوا دەکرێت.